فتحەڵە گۆلن بانگەخوازی دیارێت تورکیا و دامەزرێنەرێت تەفگەرا خزمەت پشتی هەوڵەیە دەربەیە لەشکریە تورکیای لێ پرانیا ڕاگەاندنی جیهانی ناوێڤی کەسی بەکاردهێنە لێ ئەوخوا دووردگرێژ ڕاگەاندنی تیمێ کەناڵە NRT سەردانە جێمانەیە فتحەڵە گۆلن لێ باژارۆکێ سەیلۆس سێربێرکی لە ویلایەتە پێنسلڤانیای ئەمریکی کرد وەک یەکەم میدیایە کوردی پشتی هەوڵات دەربەیەژ لێ دوانژێ و وەرگرت ناوێ فەرمیە جێمانەیە گۆلن ناوەندە حەوانە و پەرستیاریە نەفشی ئاڵتونیە دنهادە وەک دبستانەکە فێرکاریە ئۆلیە و گۆلن بەخۆسە پرشتیاوێ دکە فتحەڵە گۆلن دلێ دوانگەدەش بۆ NRT تەڤەهیاوان تۆهمەتین و ئاڕستەیوی تێنکردن دەربارەی هەبوونە دەستیوی دە هەوڵەیە دەربەیە لەشکریدە ڕەت دکەوت بێژێ جیهان بەهوەریە بێوان تۆهمەتین و ئاڕستەیوی هاتنەکردن ناکە و ئەو بێ بەردەوامی لێ دژی دەست وەردانە لەشکریە گۆلن ڕەت دکرژی گوخۆڤە شاربێ و دبێژێت تەڤەهیاوان وچەین گۆژئالیە تورکیا و میدیایەن عەرەبی گۆ بەحسە بازدانەویش بۆ جاکی نادیار دکن دوورنج ڕاستیە و دوخوازێ بڕیا شاشەیەن تلڤیزیۆنان ژێ خەڵکی ڕەبێژێ گۆ ئەو لێ مالە خۆیە و مژولی کارێ خۆی ڕۆژانەیە فتحەڵە گۆلن ساڵە 1990 بێ هەنجەتە وەرگرتنە چارەسەریە پزیشکی چوو ئەمریکا و سۆرەکواتیە تۆڕەکە مەزنیا خواندەنگەه و ناوەندێن تۆژینەوە کۆمپانیا و دەستگەهێن ڕاگەاندنێ لە هەر پێنج کۆشوەران دکا Aziz milletim, حکوومەتە تورکیا کۆلن بە هەژمارەك تۆهمەت تاوانبار دکات ژوان دەرباز بوون بۆ ناو دەستگەهێن دەوڵەتی و جێبەجێکردنە ئەجەندایان خوا پشتی هەوڵات دەربەیە لەشکری شەوا 15 تەموزای ساڵ بەرپرسێن ئەنقەرە تەلیا تۆهمەتی ئاراستەی گۆلنکردن و هەڵمەتەکە بەرفرەش ji بۆ دەستە سەرکردن و دەرخستنە ئالیگر و گرتنە میدیای گۆلن لێ ناو و دەروی تورکیایە دەست پێکردن.